سڵاوتان لێبێ بەڕێزان بەرداوامی لەگتان لەم بڕگەیە سەبارەت بە کاروبارەکانی نووسینگەی پاسپۆرتی چەمچەماڵی هەڵقەزای چەمچەماڵ گفتوگۆکەین با بزانین کارەکانیان چۆن بەڕێواسیە تاکو چەند کارەسانیان کردووە بۆ هاوڵاتیان بە تایبەت ئەو کەسانی کەوا خاوەن پێداویستی تایبەتن یەخود هەندێک هەن کە ناتوانن تەنانەت لەوێ ئامادە بن وای لەگەڵ ئەوەشە ئەخۆ کە چۆن بڵێن پلان و پرۆژیان چێ بۆ ماوەکانی داهاتوو بەتایبەت پاسپۆرتی ئەلکترۆنیکە ماوەیەکە باستی لێوە ئەکرێ ئەخۆ بۆ کارەکانی داهاتویان تاکو چەند پلانیان داناوە کەوا جێبەجێ بکرێ و کاری پێ بکرێ بۆی کارەکان ڕای بکرێ بە ئاسانترین شێوە گفتوگوی زیاتر سەبارەت بەم بابەتاکەین لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز عەقیل دڵشاد عوبێد کە بەڕێزیان بەڕێوەبەری پاسپۆرتی چەمچەماڵ سڵاو لێبێ و ڕۆژ باش سڵاو لە جەنابتان ڕۆژ باش بەخێر هاتین زۆر سپاس ئەگە سەرەتا باسێکی نووسینگەی پاسپۆرتی چەمچەماڵمان بۆ کێی کرایەوە و کاروبارەکانتان چۆن بڕێواچێ بەڵێ سەرەتا سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێز و سپاسی جەنابی عەمی سالارەکان بەڕێوەبەری پاسپۆرتی پارێزگای سلێمانی بۆم دەرفەتەی کە ڕەخسانی بین چاوپێکەوتن بکەین لەگەڵ ئێوە کار و چالاکیەکانی نووسینگەی پاسپۆرتی چەمچەماڵ بخەینە ڕوو بۆ هاوڵاتیان ئێمە لە بەرواری 26/11/2020 نووسینگەی پاسپۆرتی چەمچەماڵ خۆشبەختانە بەڕووی هاوڵاتیانە کرایەوە لەو بەروارە بوو کە هاوڵاتیان بە گروژم و بەتینێکی بە دڵخۆشیەوە هاتن سەردانی نووسینگەکەیان کرد بۆ ئیش و کارەکانن. بەڵێ لە ئێستاە کارەکانتان چۆن بەڕێوە ئەچێ یاخود ئەو سیستەمی کە لە ئێستاە بەرپاتان کرێ خۆت بەکاری ئێهێنن چ سیستەمێکە؟ من ئەوێ پێش هەموو شت دەستخۆشی زۆرمان بۆ جەنابی کاقوبادەیە لەبەرەوەی لە سەردانێکە بۆ قەزای چەمچەماڵ یەکێک بوو لە داخوازیانی هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ کە گیر و گرفتیان بۆ دروست ئەبوو کێشی هاتوچۆ و تێچویان ئەبوو کە ئەچون بۆ قەزای کەلاریە شارەکانی سلێمانی ئەو کاتە جەنابیان کە فەرمانیان کرد بەکردنەوەی نووسینگەی پاسپۆرت لە چەمچەماڵ وا دەستخۆشی لە کاک حاکم ڕەمی قایمقامی قەزای چەمچەماڵ وا جەنابی عەمی سالار بەڕێوەبەری پاسپۆرتی پارێزگای سلێمانی بە گوڕوتینێکی زۆر باشەوە لە ماوەیەکی کەمە توانیمان بین بە خاوەنی پاسپۆرت لە قەزای چەمچەماڵ. کاتشات تەمانکردنەوەی نووسینگەی پاسپۆرت لە چەمچەماڵ کاراسیانێکی زۆر باشی کردو بۆ خەڵکی ئەو دەڤەرە یعنی ئەو قەڵەباڵغی لەسەر بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانیش کەمتر کردوێتەوە وەکو وتت ینی چێ بوو یەکەم جار بۆ ئەو نووسینگەی کردەوە هەروەها ئەگەر شتێکی تریشمان پێ بڵێ ئامارەکانی بڵین پاسپۆرت لە لای ئێوە لە نووسینگەکەتان چۆنە تاکو ئێستا بوون ئێمە زۆر بەباشی بەڕێوە چووە و تا ئێستا نزیکەی لە ماوەی ئەو کاتی تا ئێستا نزیکەی 38,000 پاسپۆرتمان توانیوە دەربێنین بۆ هاوڵاتیان واتە ئەو ڕێژە زۆرە هاوڵاتی قەزای چەمچەماڵ کە سەردانی نووسینگەکەمانی کردووە توانیوێتی ببێ بە خاوەنی پاسپۆرتی خۆی. بەڵێ لە ماوەکانی ڕابردوو بەستی ئەوە ئەکرا نەک تەنها لە نووسینگەی پاسپۆرتی قەزای چەمچەماڵ لە سەررجەم نووسینگە و هەروەها بەڕێوەبەرایەتەکان کەمی پاسپۆرت بوو ئەخۆ ئەم کێشەیە چارەسەر کراوە لە ئێستاە؟ ئێمە ئێستا خۆشبەختانە ئەو کێشەی بەتەواوی چارەسەر کراوە و ئەمێ ئامارێک بڵێم ئێستا لە ساڵی 2023 کە کەمی پاسپۆرت بوو ئێمە لەو ساڵەیە کێشەیەکی زۆر هەبوو کە نەبوونی پاسپۆرت لەسەر جەم پارێزگاکانی عێراقا هەبوو و ئێمە توانیمان تەنها لەو ساڵەیە 18,100 پاسپۆرت چاپ بکەین بۆ هاوڵاتیان و بیبەخشین بە هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ و ئێستا خۆشبەختانە هیچ گرفتێکمان نەماوە هیچ کێشەیەک نەماوە هەموو هاوڵاتیان ئەتوانن بێن سەردانی دایرەی نووسینگەی پاسپۆرتی چەمچەماڵ بکەن و ئیش و کارەکانیان بۆ ئەکرێ و بەبێ ئەوەی ئەزمەی پاسپۆرت هەبێ و ئەمەیە جارێکی تر دەستخۆشی لە جەنابی عەمی سالار بکەم بەڕێوەبەری پاسپۆرتی پارێزگای سلێمانی کە زۆر هاوکارمان بوو لەبەرەوەی چەمچەماڵ خاوەن ڕێژێکی زۆر لە شەهید و ئەنفال و ئەوانەیە. کاتشات ئێوە لە نووسینگەی چەمچەماڵ تەنها پاسپۆرت بۆ خەڵکی ئەو دەڤەرە دەرێنین یاخود بۆ ناوچەی ڕاپەڕین و سلێمانی ئەوانش شکەوە بزانین لە ماوەکانی ڕابردووە
ژمارێکی زۆر پاسپۆرتان بۆ خەڵکی ئەو ناچێش دەرهێناوە هەروەها ئەو بابەتە بۆ نمونە چییە کە پاسپۆرتی ئاسایی و پاسپۆرتی ئەلکترۆنی نرخەکانیان جیاوازی هەیە پێشتر چۆن بوو ئێستا چۆنە پرسیارێکی جوان بوو ئەوە ئێمە لە ماوەیەکە بە بڕیاری بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی پارێزگای سلێمانی نووسینگەی ویستیان کارتی ویستیان پاسپۆرت لە سلێمانی بکەن بە جۆری بی واتە ئەلکترۆنیەکە ناوی جێە ئەوەی ئێستا کە ئیشەکەین پاسپۆرتی جۆری ئەیە ئەو کاتە لەوێ داخرا نووسی پاسپۆرتی سلێمانی لەو ماوەی کە بوو بە ئەلکترۆنیەکە واتە خەڵکی پێنجێن و خەڵکی بازیان و ئەو سنوورانە تاسڵ جە و ناو سلێمانی ئەزمەیەکی زۆر دروست بوو ناچار بە بڕیاری جەنابی بەڕێوەبەر ئێمە توانیمان هاوکاریەکی زۆری ئەو هاوڵاتیانە بکەین کە لە شوێنەکانی تری کوردستانەوە دەنیانی تەنانەت هاوڵاتیمان هەبوو کاتی ئەزمەکە لە دەبەری ڕاپەڕینەوە هاتوون بۆ نمونە لە کەلار و هاتوون لە هەڵەبجەوە هاتوون ئەو کاتانە ئێمە پێشوازیمان لیان کرد زۆر بە جوانی ئیشەکانیان ڕۆیشت هیچ گرفتێکمان نەبوو تەنانەت ینی ئەمەوێ لێرەوە شتێ بڵێم دەستخۆشی لە هاوڵاتیانی قەزای چەمچەماڵەکەم کە ئەو کاتە ئەو میوانانە وەکو میوان سەیریانیانە کرد ئەوان کە ئەهات نەلامان بۆ ئیشوکارەکان زۆر جا یارمەتیانێنەدا جاری وا هەبوو پیانمانەوت ئێمە ئێستا ئەزمەیەکە و ئەوانە ئەیانوت بۆ دەرەوەی چەمچەماڵ ئیشوکارەکان ڕایی بکەن ئێمە ئەڕۆینە ماڵەوە ئێمە سبەی دێنەوە بە ئەوان نەگەڕێن و جارێکی تر بێنەوە ئێرە ڕاستە بەس لەوە ئەکراکەوە هەندێک لە هاوڵاتیان کە کارتی نیشتیمانیان نەبوو وەکو تەسکەرە و جنسیان هەبوو هاتن بوو لای بەڕێسان نووسینگەی پاسپۆرتی قەزای چەمچەماڵ بەڵام ئێوە هەر بۆتان دەرەکردن و ئەبوونە خاوەنی پاسپۆرتی جۆری ئەی ئەگەر بەستی کێم بابەتەمان بۆ بکەیت ئێمە وەک نووسینگەی پاسپۆرتی چەمچەماڵ پاسپۆرتی ئێمە جۆری ئەیە واتە تەسکەرە و جنسێ بۆ ئێمە هەبێت بەڵام لە جۆری بی سیستەمە ئەلکترۆنیەکە یعنی تهدید کراوە ئیلا ئەبێ کارتی نیشتیمانی هەبێت بۆیە ئێمە هەمان کات ئەو کاتانە و ئێستا جاری وایە حاڵەتێکی نەخۆشەیە کتوپڕێکەیە لە هەر شوێنێک بێ بۆ نەخۆش جەنابی عەمید سالار بەڕێوەبەری پاسپۆرتی پارێزگای سلێمانی ئەو دەرفەتەی ڕەخسانووە بە فەرمانی خۆی ئێمە دیسانەوە یارمەتی هاوڵاتیەکانە دەین تەسکەرە و جنسیانە بێ کارتی نیشتیمانیشیان نەبێ ئێمە لەم جۆرە ئەیە ئەتوانی بەڵام کە ببێ بە جۆری بیەکە ئێمە ناتوانین ئەو هاوکاریە بکەین تەنها وەکو پاسپۆرتی جۆری بیەکە ئەبێ کە ئەلکترۆنیەکە کاک دڵشاد ئەخۆ بەڕێوەبەرایەتیەکانی تر یاخود نووسینگەکانی تر جۆری بی بەکارەهێنن یاخود نا بەڵێ ئێستا لەم کاتەیە هەڵەبجە جۆری بی بەکارێنێ کەلات جۆری بی بەکارێنێ پارێزگای سلێمانی جۆری بی بەڵام ئێستا لەم کاتێ ئێمە ماوین و ڕاپەڕینیش نووسینگەیەکمانەیە لەوێ لە نووسینگەی ڕانێمانەیە تا ئێستا نەکراوە بە سیستەمی جۆری بی واتە ئەلکترۆنیک بەڵێ کاتیشت بە نسبەت کارتی زانیاریەوە ئەو کەسانی دێنە بەڕێوەبەرە پاسپۆرتی بڵین نووسینگەکەی ئێوە دەبێت کارتی زانیاریان تەنها لە چەمچەماڵ بێ یاخود ئەو دەڤەرە بێ یاخود بۆ نەکارتی زانیاری ئێرەشیان هەبێ ئەتوانن لەوێ دەری بێن ئێمە ئێستا ئەو شتانە بە تعلیماتە ینی هەر ڕێنمایەک لە بەڕێوەبەرایەتیە بۆ ئێمە دێ ئێمە جێبەجێەکەین ئێستا لەم کاتەیە ئێمە ناتوانین بۆ شوێنە کارتی زانیاری شوێنەکانی تر ئیش بکەین ئیلا حاڵەتێک نەبێ نەخۆشیەکی قورس کە ڕووکاتە هەر کەسێک ئەویش بە ئەمری بەڕێوەبەرە بێ ئێمە حەزەکەم لێرەوە ئەوەش بە هاوڵاتیان بڵێم تەنها ئەتوانین بە کارتی زانیاری چەمچەماڵ ئیشکەین لەگەڵ شۆڕش بۆیە لێرەوە داوا لە هاوڵاتیانەکەم حەزەکەم لەم بەرەی ئێوە پێیان بڵێم با لە شوێنەکانی ترەوە نەیەن لەبەرەوەی ئێمە ئێستا ناتوانین ئەو ئەستەعابی ئەو هاوڵاتیە زۆرە بکەین کە بێتە لامان بتوانین بۆ قەزاکانی تر ناحیەکانی تر شوێنەکانی تر پاسپۆرتیان بۆ دەربێنین ئێمە تەنها بۆ چەمچەماڵی شەکەین ئێستا یعنی وەکو جارانی هاوڵاتیان وا تێگەشت بوون پێشتر ئێستا جاری وای هاوڵاتی دێڵە من ماڵم دەرەوەی شارە بۆ نمونە بازیانە تاسوول جێیان کەلارە ئەڵێ هاتووی پاسپۆرتمان بۆ دەربێنێ ئێمە من داوایان لێکم نەیە ناتوانین چکە ئەوە فترێ بوو
بە بڕیارێک بوو ئێمە توانیمان هاوکاریان بکەین لەبەرەوەی کەلار داخرا ناچار دێنە لای ئێمە سلێمانی داخرا بۆ سیستەمەکە دێنە لای ئێمە یان هەڵەبجە بە ئێستا ئێمە ناتوانین بۆ هیچ کارتی زانیاری شوێنێکی تریشکەین تەنها چەمچەماڵ نەبێ. بەڵێ ئەگەر باستیەوەمان بۆ بکەن هەندێک جار نەخۆشیەکە یاخۆت کێشەیەکی تەندروستی هەیە ناتوانێت ئامادە بێت لە نووسینگەکەی بەڕێستان ئەخۆ ئێوە هیچ ڕێگەیەکتان هەیە کەوا بچن سەردانی بکەن یاخۆت کار ئاسانیەکی بۆ بکەن بۆی کەوا پاسپۆرتەکەی بۆ دەربکرێ هەندێک جارەنگە پێویستی بێت بە زووترین کاتیش بۆی دەربکرێت بۆی کەوا سەفەرێ بکات بۆ عیلاج و چارەسەر و ئەو بابەتانە. ئێمە ئێستا لە ڕێگەی تی مۆبایلەوە لە بەڕێوەبەرایەتیمان هەیە و خۆشبەختانە تیمێدانراوە سیارەیان هەیە مۆبایل تیمیان هەیە کارمەندیانی وە خۆشبەختانە ئەو سیارە و تیمە ئەر جەنابی کاقوبات ئەوەی دابین کردو بۆ پارێزگای سلێمانی ینی ئێمە و حاڵەتەمانە بێ پەیوەندیەکەینە جەنابی بەڕێوەبەرەوە بەڕێوەبەر سەرپەرشتیەکات تیمەکە ئەتوانێت بێ لە ماڵ بێت یا لە خەستەخانە بێ ئاین نمونەمان زۆرە ئێستا ئەم ساڵ دوسێ حاڵەتی سوتاوی ئەوانەمان هەبوو خەڵکی چەمچەماڵن دانیشتوی چەمچەماڵن لە سلێمانی مۆبایل تیمەکە ئەڕوا لەوێ ڕسمیانێک و کاراسانیان بۆکە ئیشەکانیان بۆکە بەڵام پاسپۆرتەکار لای خۆمان وەرەگرێ لە چەمچەماڵ. کاک دڵشاد بابێنە سەر پرسیارێکی گشتی بەڕاستی تۆ لێرەی ئەمڕۆ زۆر جار گوێمان لێ بێ کە پاسپۆرتی عراقی لە ڕیزبەندی خراپترین پاسپۆرتەکانی جیهانە لە کۆتایی پاسپۆرت لە سێ چوار کۆتایی ئەمە هۆکارەکەی چییە ینی بە بڕوای تۆ لەبەر چی هەموو جارێ بۆ پاسپۆرتی ئێمە چکە بتێونێتەوە ئێمەش پاسپۆرتمان هەر عێراقیە بڵێ بۆچی ینی هۆکارەکەی چییە بەو شێوەیە کە لە کۆتایی هەموو شتەکانە ئێمە پاسپۆرتی عێراقی بەڵێ زۆر جار لە ڕێزبەندەکانە کە ئەیبینی دێتە خوارەوە ئەڵێن پاسپۆرتی عێراقی بەڵام ئەمیش ئێستا پەرەی پێدراوە بۆ نمونە ئێستا کە بوو بە ئەم پاسپۆرتی ئەلکترۆنیە ئەمە پێ ئەڵێن پاسپۆرتی جۆری بی چیپیتایە کوالێتیکی باشتری هەیە بڵێ ئێستا عێراقیش وردە خەریکە پێش ئەکەوێت وەکو وڵاتانی تر ئێمە ژوا چاوەڕێن بەرنامەکانە نەرچۆنێ بێ ئێمە جێبەجێکی زۆر بەڵێ کاک دڵشاد باس لەوا کرێت کە بەڕێستان بەردەوام چاوتان لە ئیش و کارەکانە و بە بەردەوامی چۆن بڵێن چاودێری ئەکەن و ئەسوڕێنەوە بەسەر ئیش و کارەکانە بوونی ئێوە بە بەردەوامی لەوێ تاکو چەنە بێتە هۆکاریەکی ئیش و کارەکان بە باشتر بەردەوام بە یاخۆ دەگەر هات و گلێ و گازندەیە کە بێت لای هاوڵاتیان و بەڕێستان گویان لێ بگرن و ئیش و کارەکان بۆ ڕای بکەن. من وەکو خۆم حەزم لەوەیە دایمە وەکو زۆربەی بەڕێوەبەرەکانی تری حکومەتی هەرێمی کوردستان حەزم لێ خۆم چاودێری هەم هاوڵاتیەکان بکەم هەم کارمەند و ئەفسەرەکانی خۆمان چاودێریان بکەین بزانە لەبەر ئەوەی جاری وایە کێشەیە ڕوەدات حاڵەتێک ئەبێ بۆیە هاوڵاتی با نەگەڕێ بە دوای منە ئیشەکە ئەگە بە من بکرێ ڕاستەوخۆ کە خۆم ئەیبینم ڕاستەخۆ ئەچم چارەسەری گرفتەکە یەکەم و هاوکاری یەکەم ئەوە نەبێ بگەڕێ بە دوای منە ژووری بەڕێوەبەر لەکوێیە و قەرەباڵخەیەکە بێ من دایمەن قەرەباڵخی ناو قاعی دایرەکە هەیە لە دەور خۆمە و ئیشەکان بەو شێوەیە حەزەکەم ئیش بکەم خزمەتی زیاتر بکەم پێم وایە ئاسان کارتراوە. ئەگەر پێمان بڵێ دوایین گۆڕانکاریەکان چییە لە پاسپۆرتی ئەلکترۆنی و پاسپۆرتی ئاسایی هەروەها ئەو ڕێنمایە تازانە چین کە ئێستا هەیە؟ ئەم پاسپۆرتی جۆری ئەیەکە پاسپۆرتی جۆری ئەیەکە تۆزێت تێچووی کەمترە ئێستا پاسپۆرتی ئەی تێچووی کەمترە بۆیە هاوڵاتیان زیاتر لە سنووری قەزای چەمچەماڵ حەزەکەن لەم پاسپۆرتە دەربێن بەڵام پاسپۆرتی جۆری بیەکە ئەوە کوالێتی باشترە چیپیتایە وەکو باسم کرد هەموو زانیاری و داتاکانی تایە ئیش و کارەکانی ئەو ئاسانترە خۆشترا لەبەر ئەوەی ئاوڵاتی ئەتوانێت بە ڕۆژێک ببێ بە خاوەنی پاسپۆرتی جۆری بی ئەتوانێت بە ڕۆژێک ببێ و تەنها حجزی ئەلکترۆنی هەیە حجزە ئەلکترۆنیەکە ئەتوانی هەر لە ماڵە بە مۆبایلێکی خۆی هاوڵاتیەکە داخلی سیستەمەکە ئەبێ کۆدی بۆ دێتەوە لە کاتی کۆدەکەیە ئەو قەرەباڵخێ دروست نابێ پێڵێن فلان ڕۆژ مۆعیتێ لە پاسپۆرتی چەمچەماڵ ئەویش دێ لە هەمان ڕۆژە ئیشەکەی بۆ
بەڵێ کاک دڵشاد لە کۆتاییە دواوتی بەڕێستان چێ یاخۆت هەر ڕەنمەیەک پێت خۆشە ئاڕاستەی هاوڵاتیانی بکەیت یاخود هەر بابەتێکم ئاماژەمان پێ نەکرد بێ فەرموو. من لە کۆتاییە دەستخۆشی لە ئێوەکەم دەستخۆشی لە ئێوە و لە ئەم ئستافە جوانەی ئێوە کە هەمیشە خەمخۆری نووسینگەی پاسپۆرتی چەمچەماڵ و زۆربەی فەرمانگەکانی تر بن زۆر ماندوو بوون کار و چالاکیەکان ئەخەنە ڕوو و ئەمەوێ زۆر دەستخۆشی زۆر بکەم لە هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ کە خاوەن کەسایەتیەکی زۆر باشن زۆر جوانن هەتا ئێستا بە بەردەوامی هاوکاری دایرەکەی ئێمە بوون یعنی ئەو خەڵکی چەمچەماڵ ئەوەنە کەسانێکی بەڕێز و باشن هەتا ئەم دەقەیە گرفتێکمان نەبووە دەنا گرفتەکە ئەوەیە ئیشە یاسایەکان و ڕێنمایەکانە لێ تێنەگەیشتنە تا ئێستا کێشەیەکی گەورەمان نەبووە بۆیە دڵخۆشم بەوەی چەند خزمەتی هاوڵاتی قەزای چەمچەماڵ بکەم لە ناویانە هەڵسوکەوت بکەم وەکو کوڕی خۆیان ئەوانیش کە سوکاری شەهیدێ زۆریان هەیە و خۆشمت خاوەن شەهیدم بۆیە حەزەکەم وەکو کوڕی خۆیان مامەڵیان لەگەڵ کەم نەکۆت بەڕێوەبەرێک. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز عەقید دڵشاد عوبێد بەڕێزیان بەڕێوەبەری نووسینگەی پاسپۆرتی قەزای چەمچەماڵ سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر زۆر بەخێر.